بەهۆی وشکە ساڵیەوە ئاوەکەمان کەم بووە زۆر ماڵاتیش بڵێ بە تایبەتی گامەش پێویستی بە ئاوەکەش بەو ڕادێ نەماوە کە بڵێ خۆی تێدا بەعوێنێتەوە لە ماڵش هەر ئاو نییە لەوەڕەکەش هەر کەمە بەهۆی بڵێ لە عەلەف گرانە و کاگرانە کابرا یعنی پێ بەخێو ناکرێ و ماڵاتەکە ڕوو لە کەمیە و دیفرۆشێ پێ بەخێو ناکرێت لەدەگەی ئەوەیە مەسەلەکە ینی فەرموویەتە بڵێ داران کانیمانان کولی ماڵک دەگامێش پازە سەرگامەشێ بووە ئێستا بەهۆی ئاو کەمی و وشکە ساڵی و بێ لە وەڕی خەڵکەکە ڕووی لە فرۆشتن کردووە پێ بەخێو ناکرێ ناتا دەیفرۆشێ و خلاص بڕێتەوە بۆیەوە یعنی ئەگە بێو کە ئەو فەراغ ئەوا دروست بووە وەکو وشکە ساڵی وەکو بێ لە وەڕی وەکو بێ ئاوی ناتەر کابرام پێ بەخێو ناکرێ خۆی گوناحبار ناکە دەیفرۆشێ چ بکە لە 1970 ماڵاتی گوندی کاریمانە کەمی کردو وەکو بە تایبەتی گامێش ینی دەڵێم کولی ماڵک سوێن بەخۆ لە 2010 بۆ 2020 نازانم چەند ساڵەکە لە 2010 کولی ماڵک دەگامێش پازە گامێشیە بووە تێنەگەی ئێستا هەموو ماڵەیە یەک تەقە گامێشەیە پێی بەخێو ناکرێویش ئێستا سێ چوار ماڵ ئەوشەدە ماڵ پێیان گوتم مام خالی دەبینیم جەڵب کڕوم یعنی ماڵات کڕوشتی واردێن ئەگە مشتریە بوو تەلەفۆنمان بۆ بکە و دیفرۆشین پێمان بەخێو ناکرێ ئێ بابە بۆ یەک گامەش بۆ بەخێو ناکرێ دیگو بە قورئان پێمان بەخێو ناکرێ کە حرەمانەی کای بە 300,000 حەلەب کیلۆی بە 1000 و ڕۆح بەچێ بە 1500 تێنەگەی ئێ ئەو کو کابرا پێ بەخێو دەکرێ ئەوەیە مەسەلەکە ئەرەوەڵای جیرانێکمان هەیە هەموو ساڵە تەقریبەی 12 گامێش 13 گامێشیە بووە ئێستا یەک تەقە گامێشی ماوە تێنەگەی دڵە پێم بەخێو ناکرێ کا خالید کەس ئەوەمان ناکات کەس هاوکاریمان ناکات هاوکاری شتەکەمان هەمووی لەسەر خۆیە نە حکوومەت هاوکاریمان دەکاو نە کەس هاوکاریمان ناکە بوو دەرمان و حیلاج شتێن بۆ خۆمان دەکڕین و عەلەفی بۆ خۆمان دەکڕین و کەگە حکوومەت هاوکاریمان بکا بەڵێ 20 گامێشی دەتوانین بەخێوکەین لەبەرەوەی بۆ خۆمان ڕەنێویان دێن و ئەگەر شتی چاکمان بۆ بێنن دەیان دەینێ و